لە کۆتا پڕگەی پرۆگرامی ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی عێراقدا کە بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەیە لە ئەنجومەنی نوێنەران ئیتر پەسەند بکرێ و بێ بە یاسا و کاری لەسەر بکرێ بۆ 3 ساڵە وەکو دەزانین. چەند ڕۆژێکە تۆزە قسە لەسەر پشکی هەرێمی کوردستان هەیە دەوترێ لە پرۆژە یاساکەدا وا باس کراوە کە هەرێمی کوردستان چەندە پارەی دەست بکوێت لەو نۆتی دەیفرۆشێ بەغدا ئەوەندەی بۆ دەنێرێ، یعنی زیاتر ڕۆڵی دەخیلێک دەبینێت کە پارەکەی تیاکۆ بکرێتەوە بۆمان بنێرێتەوە. ینی قسە لەسەر واکی نایە مەترسی لەسەر پشکی هەرێمی کوردستان هەیە، ئایا ئەم بودجێ دەبێتە ڕەحمەت بۆ هەرێمی کوردستان یان نا زەحمەتێکی ترمان بۆ دروستەکە؟ گفتوگۆکەی لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسەر دکتۆر خالید حەیدەر کە بەڕێزیان پسپۆڕی ئابوورین. دکتۆر سڵاو لێ ببێنین باش. دکتۆر پرۆژە یاسای بودجێ عێراق پشکی هەرێمی تیا دەستنیشان کراوەتەوە وەکو پسپۆڕێکی ئابووری چۆن ڕوانیتە پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاساکە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی ئەوەی کە فەرمووتان جەنابتان لە پێشێکیەکە ئینسان چۆن بیر بکاتەوە لە بابەتەکە ئایا گەشتبینە بێ یان ڕەشبینە بێ. من وەکو خۆم شخصیان کە بینیم بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێم ڕێککەوتن، ئەمە والێکە کە ئینسان گەشتبین بێ بۆ داهاتووی ئابووریەکە بەلایانی کەمەوە سیاسیەکە ئەوە شتێکی ترە، بەڵام ئابووریەکە لەبەرەوەی ئێستا تا ئەم دقەیە کە نەوتی کوردستان ینی هەناردە نەکراوە دەستیان نەکردووە بە هەناردەکردن تا ئێستا تا ئەم دقەیە هەردوو لا زەرمەند بووە، هەم عێراق و هەم مالیمی کوردستانیش لەبەرەوەی ئەو بڕە نەوتی کە هەناردە کرێت لە لایانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەندێک لە بڕێک لەو پارەیە کە وەکو نەفاقاتی سیادی و ئەوانە بەشی حکوومەتی عێراقیشی تایە، جگە لە بابەتی تر کە بابەتی پەیوەندی ئابووریەکانە لەگەڵ وڵاتانە بە قووەت ئەبێت چەند بڕەکە زیاتر بنێردرێت، چەند ئەوەندە تەسەوڕەکەم ینی لاینی ئابووریەکە بەهێزتر و باشترە بێ بۆ عێراق بەگشتی، جگە لەوەی کە لەناو خودی عێراق لەناو ماڵی کوردی لەگەڵ ماڵی عەرەبیە کە یەک بکەون و کۆک ببن و کێشە نەبێت کێشەی با بڵێن لە یەک تێنەگەشتنەوە کە تا ئێستا تقریبا زیاتر لە 20 ساڵ بووە، ئەمانە هەمووی ئەبێتەوەی کە ئاراستەکە ئاراستێکی گونجاو بێ، ئاراستێکی باش بێ، ژینگەیەکی چۆن ئاڵێن شیا و فەراهەماکە بۆ ئیشکردنی ئابووری. لەبەرەوەی جەنابەت ئەزانی ئابووری و سیاست دوو دیوی یەک دراون، سیاستەکەش جەنابەت ئەزانی کە ڕێک نەکەوتن خوانەخواست ئەگەر ئینسان بگەڕێتەوە بۆ جاران تەقینەوە نائارامی ناجێگیری ئەو بابەتانەی کە هەبوو مستەسمیرەکانی عێراق هەمویان ڕایان کرد بۆ ئەملاوە ئاهاتن بۆ هەرێمی کوردستان. ئێستا ئەوەی کە ئەبینرێت ئەم ڕێکەوتنە و ئەم بودجەیە بەو شێوازە پشکی هەرێمی کوردستان کە تقریبا 12.6 هەندێک باس لەوە ئەکەن لەوانەیە دەستکاری بکرێت و کەم بکرێتەوە، من گومانم هەیە لەوەی کە کەم بکرێتەوە وەکو خۆی ئەمێنێ 12.6ەکە بەم شێوازە بڕوا ئینسان ئەتوانێت باس لەوە بکە کە گەشتبین بێ بۆ داهاتووی ئابووری هەرێمی کوردستان. ئەو جموجۆڵی کە پێش 2013 هەبوو لە هەرێمی کوردستان تەسەوری ئەوە کە وردە بگەڕێتەوە بۆ هەرێم، یعنی گەشتبینانە لێ بڕوانی بە تەکید لەبەر ئەوەی گرنگترین شت بۆ وەبەرهێن خواستە. منیش وەکو فەرمانبەر کە پارەم دەستکەوت چوون بۆ بازارەکان خواستەکە دروست بوو، بەرمهێن کە سەیرەکە موەزەف دێت فەرمانبەر دێت پشکی یاخود ببرە قستی ئینەکان ئەدات، شوقە ئەدات، قستی کڕینی یانی هین بابەتی کەلوپەلی ناوماڵ ئەدات، قستی سیارە دەدات وەکو جاران وەکو پێش 2013 کە ئەبینێ ئەم بابەتانە بە ئاسایی ئەدرێت، پارە بە ئاسایی ئەگات و بە ئاسایی ئەچێ بۆ بازارەکان، ئەوە دڵنیاییەک ئەبەخشێ بە وەبەرهێن بە سەرمایەدار لەبری ئەوەی پارەکەی خۆی بباتە دەرەوەی هەرێم بباتە دەرەوەی عێراق لەناو بازارەکانی هەرێمی کوردستان لە ئابووری هەرێمی کوردستانی خەتەگەڕ. دکتۆرەوەی باز دەکرێت لە پرۆژە یاسای بودجێ عێراقدا باز لەوە کراوە کە هەرێمی کوردستان چەند نۆت بفرۆشێت چەند پارەی دەستکەوێ، ئەو پارەی کە دەینێرێ بۆ بەغدا ئەوەی بۆ دەنێرێتەوە. ئەگەر وابێ هەرێمی کوردستان تەناوەیە خۆی خستە ژێر دەستی بەغداوە و تەواو. ئایا وایە ئەوەی کە تۆ تێبینی؟ من تەسەوری ئەوەکەم وا نەبێت، لەبەر ئەوەی بەڕاستی ینی یەکەم شت
کە هەمیشە خەڵکی خۆمان گلەییمان ئەکرد لە حکوومەت یاریێم ئەمانوت نەوتەکە بە هەرزان ئەفرۆشرێت بەغاش ئەو ئۆفەرەی پێشکەش ئەکرد ئەیوت جگە لە ڕێکەوتنە سیاسی و ئیداری و بابەتەکانی تر ئەگەر نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێت بە تقریبان 7 دلار یاخود زیاتر گرانتر ئەفرۆشرێت واتە ئەو بڕە پارەیە بەو شێوازە بۆ هەر بەرمیلێکی نەوت وەکو عەرزی جەنابتانم کرد سوودی حکوومەتی عێراقی تایە لەگەڵ حکوومەت یارمی کوردستانیش بۆیە تەسەور ناکەم بەو شێوازە بڕوات ئەگینە وەکو جەنابەت ئەفەرمووی ئەگەر وا بێ با بڵێن کادری ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بە ئاسایی ڕازیە بەبەوەی کە نەوتەکە هەناردە بکرێت لە ڕێگەی سۆمەوە ئەگەر ئێمە تەنها پرۆسەکە تەسلیمکردنی نەوتەکە بێت و داهاتەکە بێ ببدرێ بە حکوومەتی عێراقی هەرچەند خۆی لە ئەسڵەوە وا باشە کە هەمووان هەرێمی کوردستان و هەموو پارێزگاکانی تریش کە بە تەما بوون و ئێستش بە تەمان هەرێم پێک بێنون هەرێم دروست بکەن لەژێر چەتری ئیدارەی عێراق ئیش و کاروبار بکرێت بەڵام لاینە سیاسیەکە لاینە ئیداریەکە سربەخۆ بێ بەڵام لاینە ئابوووریەکەەوە باشترە ئێمە لەژێر چەتری دەوڵەتێک تەعامل بکەین باشترە وەکو بینیمان ئەم ماوەیە کە ئێمە سربەخۆ نەوتمان هەناردە کرد زۆرینەی وڵاتان ئەیانوت حکوومەت یاریمی کوردستان دەوڵەت نییە بۆ ئێمە ناتوانین تەعاملی نێودەوڵەتی لەگەڵا بکەین ئەوە بوو بە کێشێکی زۆر گەورە جەنابتان ئەزانن بۆ فرۆشتنی نەوتەکە بۆیە تەسەورەکەم ئێمە بگرنە بۆ ژێر چەتری عێراق و تەعاملکردن لەگەڵ وڵاتانە لە ڕێگەی موافقەتکردن ڕازی بوونی عێراق بە تاکیدەوە باشترە بێ بۆ هەرێمی کوردستان باشە دکتۆر یعنی تۆ بەگشتی پێ دوایە ئەم یاسایی بودجە بە نایبنین یاسا لە بەرۆی هێشتا ڕەشنووسە بەڵێ وایە چەند ڕۆژێک ترە بێ بە یاسا یعنی ئەتوانێ ببێتە هۆکاری خزمەت گوزاری بۆ عێراقیەکان دڵخۆش بک بە هەرێمی کوردستانیشەوە یان ئەوەی نانی شتێکی ڕۆتینە وەکو ساڵانی ڕابردوو ڕاستە بودجەمان نەبووە چەند ساڵە پرۆژە یاسای بودجەمان نەبووە بچێتە پەرلەمانەوە بەڵام ئەو خەونە گەورەیەشی لەسەر بنیاد نانرێ ئەوەی کە زۆر گرنگە وەکو عەرزی جەنابتانم کرد ئێمە پارەمان دەست بکەوێ یعنی کە جەنابەت لە کۆتایی مانگ پارە دەستکەوت چۆن ئەڵێن بە دڵنیاییەوە بە شێوەیەکی جیاوازتر ئینسان بیرەکاتەوە لەوەی کە لە مانگەکە کا بنمونە دوای موچەوەرگرتنەکە بۆیە جەنابەت ئەفەرمووی ئایا مە خزمەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی تایە من تەسەورەکەم بەڵێ بۆ لەبەر ئەوەی گرنگترین خاڵ لە بابەتەکە ئەوەیە کە من دڵنیا بم وەکو لاینی دەرونی کە پارە هەیە ئێستا تا ئەم دقەیە ئەبینی جەنابەت باس تا ئەم دەقەشەکە من لە خزمەتی جەنابتە مناقشەی ئەم بابەتە ئەکەین باس لەوە ئەکرێت 400 میلیارەکە ئەنێرن یان نانێرن هەرچەند بەڕێز سەرۆک وەزیران هی حکوومەتی فیدرال ئەفەرمێ کە ئێمە نەوتەکە بگات و نەگات یاخود هەناردە بکرێت و هەناردە بکرێت ببوورە هەناردە بکرێت و نەکرێت لەبەرەوە تا ئێستا هەناردە نەکراوە بەوەی کێشەی هوەری ئێمە پارەی فەرمانبەرانی حکوومەت یاریمی کوردستان ئەنێرین خودی ئەوە ئەو دڵنیایی ئەبەخشێ بە هاوڵاتی بە فەرمانبەر کە ئیتر پارەی دەست ئەکەوێ دوای ئەوە ئەتوانێ بە نمونە بیر بکاتەوە لەوەی کە وتمان پێداویستەکانی ناوماڵ خواردەمەنیە جلوبەرگە بابەتەکانی ترە وەکو جاران وەکو پێش 2014 زەمن عەرزی جەنابتانم کرد پێش 2014 تەسەڕوفات و هاوسوکەوتی وەکو جاران بێ بەڵێ من تەسەوری ئەوەکەم خزمەت بکات چۆن جاران لە بەغاوە ئەیانوت هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر جوانە وەکو لاینی ئابووری وەکو خزمەتکردنی شارەکان پارێزگەکان بژێوی ژیان تەسەورەکەم بگەڕێتەوە بۆ جاران ئینشاءڵڵا لەوانەیە پێویستی بە ماوەیەک بێ لەبەر ئەوەی هاوڵاتی خۆمان بە تایبەت فەرمانبەر ئێستا ڕاهاتووە لە 2014 تا ئێستا لەگەڵ ئەوەی کە پارە ئەگات یان ناگات لێبڕین هەیە نییە پاشەکەوتی ئیجباری هەیە نییە ماوەیەکی پێویستە ئیتر لە ڕێکەوتن لەگەڵ بەغایە و پارەیەکی هەمیشەیی بەردەوام بگاتە هەرێمی کوردستان و بچێتە گیرفانی فەرمانبەرەوە اینجا وردە ئەگەڕێتەوە بۆ هەسوکەوت و ڕەفتاری جاران هەرچەناوە ئەم ڕۆژتی مانگ هێشتا وەزارەتی یارایی لیستی موچێ ڕانەگەیاندووە
ئەمە لێرە گومان دروستەکە لای من و جەناب و خەڵکی تریش کە ئایا موچە ئەدرێت یان نادرێت لە کاتی خۆی ئەبێ یان نابێ پێش تقریبان هەفتەیەک زیاتر کەمتر باس لەوە ئەکراوتیان ئەگەری ئەوە هەیە جارێکی تر لێبڕین هەبێت بەڕاستی ئەوە ڕێک مەترسیەک دروستە کە لای فەرمانبەر یاخود هەر کەسێک کە موچەوە بازار ڕاگرێ جگە لە بابەتی وەکێشەی دەستکاریکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کە خودی ئەوەش کێشێکی زۆر گەورەیە بۆ ئەو کەسانەی کە داهاتیان داهاتی جێگیرە یاخود ناوی بنین نەک داهات ناوی بینێن موچەکەیان ئەو پارەی کە دەستیانەکەوێت جێگیرە ئەمڕۆ بە نمونە دۆلار بە 143,000 بە نمونە من 700,000 دینار موچە وەرەگرم سبەی ڕۆژ ببێتە 150-160 لەبەر ئەوەی وڵاتەکەم و هەرێمەکەم هاوردەکارن لە دەرەوە ئەو بڕە پارەیەکە ئەنێردرێتە دەرەوە وەکو دۆلار کە شتەکان ئەیێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بە دۆلار ئەشکێنڕێتەوە حساب ئەکرێت ئەو کاتە من و جەنابت و کەسانی تر بەڕێزان کە ئەچین بۆ بازارەکان ناتوانین هەمان ئەو بڕە شمەک و خزمەت گوزاریە کە ئەمانکڕی پێشتر بە 750,000 دینار کاتێک کە دۆلار بە 140,000 بوو ناتوانین ئێستا دۆلار بگاتە 150 هەمان شت بکڕین لەبەر ئەوەی ئەو نرخی دینارە بەرامبەر بە دۆلارەکە دا ئەبەزە ئیتری من ناتوانین وەکو جاران تەسەڕف بکەین چی ئەەکەین واتە بیرەکەینەوە لەوە کە پارەکەلای خۆمان هەڵبگرین نەچین بۆ بازارەکان ئەوەش ئەوێتە پوکانەوەی بازارەکان دکتۆرە چەندە بابەتەکەمان پرۆژیاسای بوجە بوو بەڵام پێشبینی ڕەبتی هەیە بەم بابەتانەوە پێشبینیت بۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار چییە؟ کەمێک دابەزی ئێستا کەمێک سەرکەوت من هەمیشە ئەڵێم نرخی دینار بەرامبەر بە دۆلار بۆ لەبەرەوەی بەها ئەبێ فعلن قیمەتەکەی وابێ بەڵام ئێستا بەهۆی دەستکاریکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەهاکەی وای لێ هاتووە ئەمە حەقیقی نییە ئەوەی کە فەرموو جەنابتان پێشبینی چی ئەکرێت من وەکو خۆم کەسێک نزیکم لە بابەتەکەوە وەکو بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقیش فەرموویەتی دەست بگرن لەسەر پارەکانتان بە دیناری عێراقی بێ لەبەرەوەی دیناری عێراقی یاریەکە ئەباتەوە ئێمە دراوەکەمان دیناری عێراقیە نەک دۆلار بۆیە من پێشبینی ئەوە ئەکەم وە گەشببینیشم لەوەی کە بانقی ناوەندی لەگەڵ حکوومەتە بتوانن وردە ئەو فەرق و جیاوازیە کە لە نێوان نرخی دۆلار لە بازارەکان لەگەڵ ئەوەی کە لە سەری ڕسمی و فەرمی هەیە کەم ببێتەوە وردە وا لێ بێت ئەگەر حکوومەتی عێراقی توانی لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانە ئیتر نەهێڵە دۆلار تەعاملی پێ بکرێ لەناو بازارەکانی عێراق و بازارەکانی یاریەم تەنها تەعاملکردن بە دۆلار بێ بۆ دەرەوەی تعاملکردن بە دۆلار بۆ دەرەوەی وڵات بێ و تعاملکردنی ناخۆ بەس بە دینار بێ ئەو کات هیچ پێویستیمان بە دۆلار نابێت ئەتوانێەوە بکە زۆر ئاسایی ئەتوانێ بیکات بەس ماوەی ئەوێ لەبەر ئەوەی زۆری نیشتەکانمان لە دەرەوە هاورداکرێت تۆ یەکێکی نیشتە جێبوونە کڕی پێتەڵێ بە دۆلار ناچاری دۆلاری بێتە بە دۆلار ئێستا بینی جەنابەت زۆرینەی کۆمپانیەکان کە من دەستخۆشییان لێ ئەەکەم ئەڵێ هەر هاوڵاتێک قستی هەیە با بێت بە 134-135 دینارەکەی بۆ ئەگۆڕینەوە بە دۆلار شتێکی زۆر باشە ئەوەش خودی ئەوەش هاندەرە بۆ هاوڵاتی کە چۆن ئەڵێن دڵنیاییکی پێ بەخشێ دینار بەرامبەر بە دۆلار تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن جێگیر بێ زۆر بەڕێز پرۆفسەر دکتۆر خالید حەیدەر پسپۆڕ یابۆری سپاس بە ڕوونکردنەوەکە سپاس بە ئامادەبوونت بە خێرات سەرچاو